ئافرەتان زۆربەی جار پێش ڕەمەزان یاخود لە ناو ڕەمەزاندا حەب بەکاردێن یاخود دەرمان بەکاردێنن بۆەوەی سووری ماگانیان تاخیر بێت لە پێنا ئەوەی کە بۆ نمونە بەڕۆژوو بێت ئایا ئەمە لە ڕووی تەندروستیەکەیەوە دروستە یاخودنا؟ ئێمە بە شێوەیەکی گشتی ئافرەتان ئەوانەی کە ئەمە ڕۆژانە دەیانبین دوو زۆرن. هەندێکیان هەن خۆیان سوڕی ماگانەیان ناتەواوە، دەڵێ دکتۆرە من سوڕی ماگانم لەوانەیە 15 ڕۆژی ڕەمەزان زەحمەتە بۆم بژیرێتەوە. ئەوانە پێویستیان ئەمە هەڵسەنگاندن لە بۆ باری ئافرەتەکە دەکەین. ئایا تەمەنی چەندە؟ ئایا کێشەی هەیە؟ چونکە ئێستا ئەمە جەخت لەسەر ئەوە دەکەینەوە، چونکە ئەو شتانەی کە ئەو عیلاجانەی کە بەکاردێ هۆرمۆنینە، هەمووی هۆرمۆنەکە کۆنتترۆلی ئەو بابەتە دەکاتن. تەمەنی گرنگە. ئایا ئەو ئافرەتە لە ئائیلەیان خۆی لە کۆنەوە کێشەی خوێنمایاندنی هەیە؟ ئایا کێشەی نەخۆشی شێرپەنجەی مەمچی هەیە؟ ئەوانە هەموو گرنگن. نەخۆشی جگەری هەیە؟ ئەوانە کە کاریگەری نەرەی هۆرمۆناتەکانە. لایانی خراپی تۆ بە یەکمان کە ئەو حەبە دەدەی ئەگەر کەسێک هیچ خۆی لەسەر حەبی مەنع بێتن، ئافرەتێکە لۆ منە حەبی مەنع بەکاردێنێتن. ئێمە ڕێنماییان دەکەین جاروەیە دەڵێن ئەگەر کە حەبی مەنعەکە ڕادەگرن تووشی سوڕی ماگانە دەبن، دەڵێن دوو دەستە لەسەر یەک بیخۆ دەتوانی سوڕی ماگانەکەت نێتن، ئەوە دەتوانی مانگەکە هەمووی بەڕۆژوو بیت. ئافرەتی وا هەیە تووشی خوێن بەربوون دەبێتن، ئەوانە دەبی ئێمە هاوکاریان بکەین، ئیلازیان لۆ دەنووسین بە شێوەی هۆرمۆنی وەکو باسم کرد، بەس ئەوە بڕیاری کۆتا و سەرەتایەکەی دەگەڕێتەوە سەر پزیشک. ئەو پزیشکە بڕیار دەداتن ئایا ئەو هۆرمۆنە بەکاربێنێتن لەوانەیە ئافرەتەکە تەمەنی سەروی 45 ساڵ مەخۆم لە یادە بینیومە ئافرەتێک هاتووە تەمەنی 52 ساڵ هەردوێنێ بینیم حەبی منعی لەدەستا. ڕێنمایەکانم پێداگوتم دایەجیان نابیتن تۆ دوای 45 ساڵ ناتوانانی حەبی منعەوە بە شێوەیەک لە کەسێک وەرگری، لە هاوڕێیەکت وەرگری، لە خزمەکەت وەربگری، چونکە ئەوە دەبێتە هۆی زیاد لە ئەمە حەبی منع زیاد لە پێویست بخورێتن، زیاتر لە 5 ساڵەمە دەڵێن بەو مانگە. ئەگەری توش بوون بە شێرپەنجەی مەمک زیاد دەکات، ئەگەری خوێنمایاندن زیاد دەکاتن، ئەگەری نەخۆشیەکانی جگەر زیاد دەکاتن، کاریگەری نەرەیی دەبێتن لەسەر گۆڕانی ئەم پێ دەڵێن دەروباری دەرونیت. بەڵام ئەگەر پێویستی پێبێتن بەڵێ ئەمە هۆرمۆنیەکان بەکاردەهێنێتن، بەڵام ئەوەش لێرەش ناتوانانی بدەیت